نۆرەیان بەستووە بۆ ئەوەی بەشێک لەو نەوتە وەربگرن کە دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە پاڵپشتی خێرخوازان و دەستڕۆیشتوان بۆیانی ئامادە کردووە. دەستگاکە لە ڕۆژێکدا 175 بەرمیل واتە زیاتر لە 35,000 لتر نەوتی بەسەر 641 خانەوادەدا دابەش کردووە. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی سەری مانگ و جیا لە بێباکی حکوومەت لە پشتگوێخستنی موچەی موچەخۆران دەستگای سۆمای چاوان موچەی 595 منداڵی بێباوچی بە بڕی 53 ملیۆن و 500 هزار دینار دابین کردووە. ئەمڕۆ سۆمای چاوان لەقی هەولێر هەڵسا بە دابەشکردی نەوت بەسەر ئەو بێباوکانەی کە لەو ڕێکخراوەی هەویان هەیە و ناویان هەیە و بڕی ئەو نەوتەی کە ئێمە دابەشی دەکەین بەسەر ئەو بێباوکاندا بریتە لە 175 بەرمیل بەسەر 641 خانەوادە دابەشی دەکەین ئینشاءڵڵا. و ئەو خانەوادانە هەموو پێشتر سەردان کراون، هەموو تەزکە کراون، هەمویان ئەهلی زەکات و دەستکورت و فەقیرن. 53 ملیۆن و 480 دینار دەرچوو کە دابەش دەکەین بەسەر ئەو 600 خانەوادەیەدا. سەرپەرشتیارانی بێباوکان دەڵێن سۆمای چاوان چەندین ساڵە هاوکاری داراییمان دەکات و بەبێ دواکەوتن موچەکەمان وەردەگرین. ئەوان دەشڵێن لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زستان نەوت و پێداویستی دیکەشمان پێدەدەن کە بۆ ئێمە زۆر گرینگە. سۆمای چاوان یارمەتی بێباوکان دەدا بەبێ بەرامبەر یعنی بەبێ ماندووبوون سارەکە دوو سارە یارمەتی دەدا هەموو مانجێ بەبێ هیچ مانگە عاشەکەی مندارەکەم نەوەستایە. خوا خێریان بنووسی، خوا خێری خوازان بنووسی، خوا خێری ئەو دەستگاش بنووسی کە هاوکاری لۆ نەفتی لۆز خواردنی ئەزراقی دەدەنە خەرک نەفس سارانە جلو بەرگ هەموو مەمنونی ئەو خێرخوازانە مەمنونی سۆمای چاوانیشن کە هاوکاری بێباوکان دەکەن لە خێرخوازانە یارمەتی نەفن چونکە لە حکوومەتی بە 4,000 پێمان ناکرێت. دەستگای سۆمای چاوان زۆر یارمەتی دایکی هێتیمانیاندایە بەڕاستی لەو کاتەی بێنەفتی و بێپارەی وەزعمان زۆر شڕە. مەمنونی ئەوانش دەبین خوا خێریان بنووسیا ڕەبی ئەوانەی بە هانامان هاتینە ئەوانەی خێرکەرەکان ئەوانەی بەو ئیشەی هەستاینە بەڕاستی زۆر پێویست بوو لەو کاتەی خوا خێریان بنووسیا ڕەبی دەستگای سۆمای چاوانیش زۆر یارمەتیانداینە خوا خێری وان بنووسی ئەوان نەبا ئێستاکە لەو کاتەی لەو زروفەی زۆر وەزعمان شڕە بەڕاستی لۆداک هێتیمان زۆر زەحمەتە. لە بۆ ئێمە زۆر پێویستە لە بەوەی احتیاج نەبین ئەمە نایەنە ئێرکانە نەفتە وڵە نەفتمان نیە ئەرزاقمان نیە ئەو موچەیەگە مانگانە جاروێ دوو مانگە جارێک دیان هەموو مانگە دێ یعنی خراپ نییە لە بۆمە زۆر شتێکی چاکانەیە ئەمە کوونەچی پێپڕ دەکەینەوە زۆر مەمنونیانی سوپاسیان دەکەین خوا خێریان بنووسی خوا ئەرز و پاداشی هەمووان بداتەوە یا ڕەبی خوا یعنی ژیانە چیمان دەسەروانەیە. تەنها لە دوو چاڵاکی دەستگای سۆمای چاوان کە دابەشکردنی موچەی مانگانە و پێداویستی نەوت بووە زیاتر لە 1230 خانەوادە سوودمەند بوونە کە تێچووەکەی لە 78 ملیۆن دینار نزیک دەبێتەوە و بە هاوکاری و پاڵپشتی خێرخوازان دابین کراوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.